ماشەڵڵا ڕۆژێکی زۆر گەرمە ڕەبی خۆیان ئینشەڵڵا شنێکی شەماڵەوە بنێری بە تۆزێک فێنکمان بێتەوە زۆر گەرمە دەی تا لەمە گەرمتر نەبەوە بچم بۆ بازاڕی سەعاتاکۆیی لەوێ سەد لێماس کڕم و بیبەمەوە ماڵەوە سەعاتاکۆیی باشە ئەم ناوە بۆ سەقەت کراوە سەعاتاکۆیی خۆی لە عەسڵە سەعید تەها کۆیی بووە بەڵام خەڵکی سلێمانی کردویانە بە سەعاتاکۆیی ئەم خەڵکەش سەیرە ئەم ناوایان چۆن سەقەت کردووە سەعید تەها کۆیی بکەی بە سەعاتاکۆیی بەس من تێناگەم تۆ بڵێ کاک سەعی خەڵکی کۆیە ئیشی چیوە بە سلێمانی کاک تەها تۆ لە کۆیە و کاک سەعی تۆ لە کۆیە و ئەم باوکوڕە هەردووکیان لە کۆیە بنەوە تێناگەم کاک سەعی بێتە سلێمانی و لە سلێمانیش گوزەرێک بنێن بە ناویەوە دیارەم کابرایە زۆر خۆشەویست بۆ لای خەڵکی سلێمانی بۆیە ئەم شوێنە ناوناوە بە ناوی ئەوەوە بزانی کاک سەعی بۆ جادەوە سلێمانی تۆ بڵێ لە کۆیەوە هاتبێ بە سلێمانی و لێرە ژنی هێنابێ و یاخۆت خۆشەویستی بۆ سلێمانی بەو جۆرە بووە کە هاتۆتە سلێمانی و گوزەرێکی بنیاد ناوە و ناویان ناوە سەعاتاکۆیی سەعید تەها کۆیی بەهەرحاڵ سەعاتاکۆیی بێت سەعید تەها کۆیی بێت کێشە نابێت بۆ من ناخیمەم چێ با بچەم ماستەکەی خۆم بکڕم ئەیچی یا ئەڵڵا خۆیە ئەم گوزەرە ناوی چییە؟ سەعید تەها کۆی سەعید تەها کۆی خەڵک بە سەعاتاکۆیی ناوی ئەبات ئەم ناوە بۆ سەقەت بووە؟ نا هەر کورتکراوەیە خەڵک هەر بەعام بە ئەحمەد پێڵێ ئەحا هەر دەیمە وا ڕاهاتووە بە کورتکراوەیە باسییە باشە بە قەناعی تۆ ئەم کاک سەعیدە خەڵکی کۆیە بووە چی هێنایەتی بۆ سلێمانی ئەوەندەی کە لەم گوزەرە تۆ بیست بێتە لە خەڵک واللهی زانیاری تەواوم لەسەری نییە لە تێکەڵایشم لەگەڵانە بە زانیاری تەواوم مەسەلەی ژن و ژنخوازی بێ مەسەلەی کاسب و تیجارەت بێت ناو ئەو کەسایەتیە بە مناڵی هاتۆتە ئێرە خۆ لە تەمەنێکان نەهاتۆ بڵین کاسب بێت تیجارەت بە تەمەنی مناڵیەکی زۆر مراهەقی هاتۆ تقریبا 12 ساڵ 11 ساڵ لەو کاتێ هاتۆتە ئێرە ئەم گوزەرەی نراوە بە ناوی ئەوە زانی بەڵێ ئەو گوزەرە چاخانەی هەبوو لێرە و نەقلاتەکەشی ئەمەیان بووە چاخانی هەبووە چاخانەی هەبوو چاخانەکە خەڵکی لەسەر بوو حاج تۆفیقی لەسەر بوو ئەمەش مەحەلەکەی بوو ئەو دی و گەراجەکەی بوو کە سیارەی نەقڵە کرد نەقلیاتی سیاریان هەبوو کابراکی دەوڵەمەندیش بووە کەسێکی ناودارە بەڵێ کەسێکی بووە ئیتر لە سەردەمی خۆیان هەی بووە بەڵێ باشە وە بزانی وەچەکانی ماون حاجکەری ماوە و کاکەمالی کوڕیش لێرەن لە سلێمانین لەم بازاڕن نانە لەم بازاڕێنی ئەوە کوڕەزاکانێتی لەم جادی مەولەویان کچەزاکانیشی لێرە بوونیتر هەر یەکەوە بەلای کاری خۆیەوە ڕێی وەک بزانی ساڵی چەند ژیەوە کابرای بە بڵێن لە ساڵەکانی چەند نابووە 2000ەکان مرد 2000 وەفاتی کرد 2003 و 4 شتی وا بوو وەفاتی کرد جەنابەت چەندێکە لێرەی لە 1990 لێرە 24 ساڵ بەڵێ ئەم گوزەرە چی وچی تێدا ئەفرۆشرێ ئەوەی تۆ زانیاری و هەبێت واللهی لە بیدایەتی ئەوەنەی من لێرا بم لە بیدایەت لە نەوەتەکانە بەس وشکە بوو وشکە و ئیتە نەوێڵە دانەوێڵە بوو موادی فەلاحی بوو ئیتە بە شیر و ماست و پەنیر و اینجا گەرم و جۆ و تەماتە و باینجان ئەم شتانە بوو باش ئەزانی ئەم شوێنە ژۆک و ناونیشانێکی لاتە بە نمونە جەنابەت ئەچی بۆ هەولێر ئەگەر کەسێک بڵێت تۆ لەکوێ ئیشەکەیت ئەڵێ بۆ نەڵی لە گوزەری سەعاتاکۆیم ئیتر کە ئەگەر بێتە سلێمانی خەڵک ئەزانێت سەعاتاکۆی کوێیە یەکێکە لە شوێنە ناودارەکان وە گوزەری شە کە تەنیا گوزەرە وا بزانم کە کۆن بە کۆنی بەو شێوەیە ما بێتەوانی و بەو ناوەش ما بێتەوانی بە تەلەفۆن تەکسییان نات بۆ ماڵەوە ماحەلەی کاکسایی ئەلوا بوو
من مناڵ بووم بەفکرم بیا ساعتاکۆی قوربانەمە محلێکی هەبوو ئەلویا تەکسی پێ بوو ئەوە زستانان زمە لە پیابابات هاتناو ئێرە پێڵاوە لە پیا کرد ساعکاکۆیە بەرادرم بوو لەسێرەی جەناب دوولێتەوە گوێی زۆر خۆشگەڕە بوو ئەی مادەمێک کاسپێک مامنەوە خانەکەی من تۆ زۆر خۆش ئەو خەڵکی کە لێرە ئاکۆی کرێتەوە هەمووی بەڕێزەوە بە حرمەت و سەیری یەکەکا وەکو برا یان وەختیا بەیەکەوە چین بۆ سێران نەمسەر بۆ سەر هەرەمانکۆ بینوانە ساڵی کەڕەتێ دوو کەڕە دەچین بۆ سێران یعنی ئەم شتانە هەیە لە ناومانە بۆ بازاڕە باشە قوربان ئەم بازاڕە بەچی ناسراوە ئێرە بازاڕی سەعاتاکۆی ماسرۆشەکانە بازاری ماسرۆشەکانە خۆی وا بزانم سەعید تەها کۆی بۆ وایە بەڵێ سعید تاکۆی کابراایەک بوو لەو بەرو مەحەلێ بوو ئەل لە شوێنی ئەو سیارە ناوی کاک سەعید بوو خەڵکی کۆیە بوو ئەم مەحەلەیان ناو نا سەعید تاکۆی دیارە زۆر یعنی لە سەرەتاوە ئەو لێرە بوو بۆیە بەناویەوە ئەرەوە لە سەتاو لێرە بووە ئەو دوکانەی ئەو بەرەوە تاکسی خەڵکی بە تەلەفۆن تەکسییان نات بۆ ماڵەوە مەحەلەی کاک سەعید ئەلوا بوو من مناڵ بووم بەفکرم بیا کە تەکسیان تەلەفۆنیان نەکەی بۆ کاک سەعید تەکسی بۆ ناردن یەکێ نەخۆشێکی بووە شتێکی وایە بۆ خەسەخانەیە چاخانەشی هەبووە چاخانەکەشی ئێرە بوو ئەمە چاخانەکەی بوو چاخانەی ئەم دوکانەی من چاخانەکەی ئەو بوو ئەو کاتە گەڵ بوو ئەمە ئیسا تێکدرا ئاوکراوە ببینە باشە ئەو بەڕێزە ساڵەکانی چەند ژیاوە وڵا کاک سەعید تەقریبەن بڕوا ناکەم 10 ساڵ نابێ ئەمری خۆی کردووە هەر ئەوە نەبێ 8 ساڵ ئەمری خۆی کردووە ئەرە وەڵا باش ئەم کابرای لە ئەسڵا کۆیی بووە وەکو مێژوود هەبێت چۆن هاتە دە سلێمانی ڕێکەوتە دە سلێمانی وای نازانم بەس کوڕەکانی دوو کوڕی هەیە حاجی کەریم و کاکەمال من ناسم بەس نازانم تر وەختی خۆی هەروازم لە زۆر لە هاتووتە سلێمانی دۆزانی بۆ نمونە ئەمە وەکو ناونیشانێکیشی لێ هاتووە ئەگە بۆنە تۆ بچی بۆ شارێکی تاکۆی ئیمجاگە خەڵکە زانێ ئەینا نازانن ئیلا بەنای ئەو پیاوە نەبێ باشە ئەم بازاڕە زیاتر چی لێ فرۆشراوە بە درێژایی تەمەنی ئەم بازاڕە وڵی بە درێژایی لە ساڵەکانی نەوە من لێرم ماوەیەکی زۆر 10 ساڵ وشکەی زۆرتی ئافرۆشە گەنم و جۆ و نۆک و بەس خۆی بە ماسرۆش ئەم ساعتاگوی زۆری دوکانەکە هەمیان ماسرۆشن تا چەند لێرەدا هاوڕێیەتێکی کۆن دروست بۆ نمونە مێژوێک لەگەڵ دراوسێ دوکان و وەکو هاوڕێتی و خزمەتێکی لێ هاتووە وڵی ئەم شوێنەی زەگە هەر هەموو یەکتریە ناسی هەموو وەکو خزم و وەکو برایەک وایە ئەم منتیقەیە هەمووی باش و شەفرۆشەوە با کەبابەوە بە نانەوە هەمومان یەکتریە ناسی وەکو برایەک واین ئەرە وەڵام باشە لە ئێستادا جەنابێت ماست و ئەو شتە کوردەوارە وەکو دۆینە و وەکو ترخێنە ئەو شتانە ئەفرۆش دوێنە و ڕۆنی کوردی و من بە زۆری ئەو شتانە ئەفرۆشم کە ڕەمزێکی ئەم بازاڕە شتە کوردەوار ئارە وەڵامەخوا من هەر زۆر خۆم حەزیلی یەکەم زای ئەوە جاری وا هەیە بەخوا نیوی فڕێدەم بە چوو هەر خۆم ساقم لە شتەکەی لە ئیشەکەیە هەچی شتێک کە کوردی خۆ مابێهی دەرەوە بێ حەزم لێتی هەموو شتێکی کوردیم هەیە من ترخێنە و دۆینە و ڕۆنی کوردی و کەشک و ئەتر ئەنواع برنجی کوردی و ئەو شتانەمان هەیە کەمەکەمێک لەگەڵ ماسەکای فرۆشین لە ماوەی کارکردنی جەناب تا کە لەم گوزارا کارێک بە گوزاری سەعاتاکۆیی یاخود سەعید تاکۆیی چی یادگارێکی خۆشە هەیە لەگەڵیان وڵاهی من هەر کە هاتوومە ئێرە وەختی خۆی کرێکاریم کردووە ئاسکەر بووم دوایە و کە ئینتیفازەکە ها بەسەرا من کە هاتمە ئێرە ماوەیەک لەگەڵ پیاوێکە لیوای ئیشم کرد حاجی مەحەمەدی ناو بۆ تر وتی بەخوا تۆ هەرە بێ لەگەڵ منای ئیشکەی نابێ بشتەوە ئیشەکەی خۆم ئەتر یعنی بەڕاستی من ئەم محالەکە تر هەتا ئەم دوکانە خوا کردی بە خزمەت کڕیم ئەتر هەر شتێکی وانە بۆ بەخوا برادەرۆشتە لەم ناوە هەبووە کۆچی دوایەکە نیستە ئایسە یادگارەکان بێتەوە بەرچاو ئەم دوکانە هەر هەمویان پیاوی چاک ئەمیان ئەمری خۆیان کردووە هیچی نەما ئەوانەی کە من بەفکرم بێ زۆر دوکانەکان بڕوا ناکەم کەسی ڕاستیەکانی زوو مابێ ئەوەی کە لە زوو لێرە بوون سا هەمووی گەنجی کوڕی تایەتی و هەیە فرۆشتوتی دوکانەکەی و هەلو تۆچی ئەەکەی لێرە ئێستا وەڵام من ماس و شتێنم بۆ ئەم دوکانە ماست و پەنیر و ئەو شتانە لە لەدەکانەوە بەڵێ ئێرە بەکوێ ناسراوە ئێرە بە سەعاتاکۆی ناسراوە ئەزانی ئەم ناوە چۆن هاتووە لە کوێوە هاتووە وەڵاهی ئەو پیاوە زیاتر لێرە دوکانی هەیە لە ساڵەکانی هەفتاکانەوە من بینیومە لێرە دوکانی هەیە لەوانەی ئەو زیاتر لە سلێمانی ئەژیان لە شوێنیکە وەڵام من لە گوندی فەرەجاوار زیوسەر بە ناحەیتان جەڕوێ باشە چی یادگارێکە لەگەڵ ئەم گوزەرە هەیە گوزەری سەعاتاکۆیی بازاڕی سەعاتاکۆیی وەڵای یادگاریەکم هەیە گەنج بووم لە
ئیشی کرێکاریمە کرد وەستا بووم بەنا ها لێرەوە هاتم گەیشتم ئایا وەختێکم زانی چواردۆریان گرتم جەماعەتی مرازم مەحسین ڕیشێکم هەبوو ڕەش لەبەر نەبوو کراسێکی ڕەشم لەبەر بوو تەنکە ڕیشێکشم هەبوو گەنج بوو وەڵا ئاوای کرد چرخێک بنێت بە ڕیشمەوە پیاوێک ئالویا ڕیش سپیەک بوو سۆفی ئەوە مامە پیرێکی سۆفی بوو وتی بۆی لەکەیمە من ناسم کرێکارە فەقیرە بە ڕۆژانە لێرەوە هاتو شۆکە و کەسێکە دایمە خەریکی ئیشی کرێکاریە وڵات زلەیەکی لیام وتی بڕۆ خاتیە و پیاوە ڕیسپێ بێ ناوام لێە کردی جارێکی تر ڕیشن نێڵایەتەوە ئەو یادگاریم لێرە هەیە منازەمەسی خۆی لێ کردی بەڵێ شخصی خۆی باشە تۆ چی ئەهێنی بۆ ئێرە زیاتر بۆ ئەم فرۆشێران پەنیرەێنم وێرە تەکسیت پێ ها تەکسیت پێ بەڵێ تاکسیشم پێ لەش سافەیە تۆ لێرە خەڵک زۆرە ناسی لەم گوزەرەدا وڵی لێرە کاروانەزان ناسم هەروە شوشە چییە مامە کاوانەسم کاوەی مامە عەبا کاک حاجیشە ناسم لێرە یاخوا بێەوەی سپاسەکە کاک حاجیگیان مەرحەبا باشە قوربانگیان ئەحوالت چۆنە تەندروستیت دەمێک هەیە لەم گوزەرەکە سابەتەکەی زۆر چەندێک ئەبێ ئەچێ بۆ 40 ساڵ تەمەن لەو بابەتایە باشە چی یادگارەیەکی خۆشە لەگەڵ گوزەر و بازاڕی سەعاتا کۆیە هەیە چی یادگارێکی ناخۆشە هەیە وەڵای یادگارەکانم ئەوەیە کە هێنام و خۆشی هێنام شکۆ ناخۆشیم نەدیوە و اینجا کە دەستکوژدیم نەدیوە اینجا کە لەشم ساغ بۆ لەخوا بەزیاب خۆ تۆزێ نقصانیم هەیە ئەمان لەخوا بەزیابێ کێشەم نەبووە اینجا کێشەی ماڵم نەبووە کێشەی ماڵم ناڵم نەبووە کێشەی پارەم نەبووە اینجاکە هێناومانە بە هەر شتێ بێ هێناومانە ئەتوانین بڵێن زیاتر ڕۆژانە ئەوەندەی لە بازاری سەعاتاکۆیە ژیاوێت ڕەنگە لە ماڵ و نەژیابێتی بەخوا زەحمەتە بەخوا زۆر زەحمەتە بەیانی و بەیانی لەو بەڕوانی منانم لە ماڵ خواارد بێ لەم بە ساڵێکە جێژناو جێژنانم خواردووە ئەمە چی لای تۆ ئەگەیەنێ کە ئەم تەمەنە زۆرە لەم شوێنەدا بەسەر بڕوا هیچ تەمەنەکەی ئەوەیە کە دڵی خۆشەوە ئینجاکەیتە دەرەوە و لە ناما و مناڵەیەتە دەرەوە و ماڵە خۆش نییە لەلام خۆش نییە باشە گوزەری سەعاتاکۆیی وەکو بۆیان باسکی بێت وەکو جەنابێت کە لەم گوزەرا بوویت ئەم ناوە لە چیەوە بەسەری دابڕاوە بەسەرم کەس سەعاتاکۆی قوربانەمە محلێکی هەبوو ئەلویا تەکسی پێ بوو محلی هەبوو محلەکە جا کردی بە هی تەکسی بە 100 فرز بوو نازانم ڕۆبێ بوو لە ساڵەکانی هەفتا ئیتر ئالویانە نەفەری هەیە نێورد و ئیتر ماوانە ڕۆبێکی لە تەکسیەکانە ئەسەر و خۆی ناوی کاک سعی بوو سعی تا هەڵکۆیی اینجا نایە نە ئەم نقلات سعی تاکۆی چاخانەشی هەبوو چاخان ئەرەوەڵا چاخانە و محلی سعی تاکۆی ئەوە چاخانەکەی بۆ زۆر خۆش بوو لەناو خەڵکە ئەوەی تۆ مێژوو لەگەڵ ئەو کابرایە هەبوو بێ خواری خۆش بێت انشاءالله کابرایەکی چۆن بوو لەناو خەڵکە وەڵی خراپ نەبوو پێ کابرایکی فەقیر و کابرایکی ئاهلێکی باش بوو خراپ نەبوو خواڵ خۆشیان نەویست وەڵی خراپ نەبوو لەتفیا بۆ اینجاکە تەماحی لە کەسا نەبوو بۆیە ئەوەش وای کردووە کە ناوی بنێن سەعاتاکۆی وەڵی کەسی تەماحی لە کەسا نەبوو ماڵی خۆی دوو کوڕیە بوو کەمال و کەریم اینجاکە لە دوایەوەش وەک بزانیت چی وای لێ کرد بێتە شاری سلێمانی ئەو خەڵکی کۆیە بۆ بەنەمونە لە سلێمانی لەدایک نەبووە من دەوایان نازانم من هاتمە ئێرانە ئەو پیاوە لێ محلیە بوو ئەو دوکانەکەی ئەو دوکانە هەرە وەڵا باشە جەنابێت ئەوانەی کە لەگەڵ یان هەڵسکۆتە کردووە ئەوانەی تەمەنی خۆت ماون لە ژیانە یان بە زۆر کەمی ماوە بە زۆر کەمی ماوە من نەزانم لێرانە 70 زەرام ڕۆیوە ڕۆژانە ئەیت ئەم دوکانەوە چی لە دەرەوە و یادگارەکانی ئەوانە بیر ناکەوێتەوە وەڵی زۆریشتر هەیە زۆر ڕەفیقیشم بوو و دراوسێشم بوو هیچی نەماوەمان تەماح زۆر خاڵ بوو سەدەمی کە جەناب باسێکی سەدەمی ساڵی هەفتاکان پەیوەندی خەڵک لێرا چۆن بوو ئەم دوکانداران زۆر چاک بوو زۆر چاک بوو باوکی من زۆر کەس هاتە لای ناوی حاجی ئەحمە بوو ناوی حەقەمە مەشهور بوو اینجاکە لە دوای ئەوەش زۆر کەس احترامی لێگر ڕێزی لێگر لێرانە شەڕ وایە حربێ وایە لەسەر نەقلاتەکە ینی بەخسییانە کرد باشە خاڵێکیان ئەم گوزەرەی بەڕێستان ئەو کەسانی بۆمە کە لە ژیانە نەماون تا چەند کوڕەکانی هاتون شوێنی خۆیان گرت شوێنگرەوەی با بڵێن باوکیان لە دوکانەکەیان دوکانەکە ئاودانەکە نان دوکانەکە بمرێت تا چەند ئەمە هەیە لەم گوزەرەدا بۆ خوای وازانم ئەوەی یەک و بەخوازان سیانی تایە کە جێ باوکیان کرد بێتەوە من و یەکێ لەو بەرەوەی ئەمە دوو
وەزم سێ کەسین بەخۆماوی تۆ جەنابە زیاتر چی ئەفرۆشی لێرە؟ وەڵاش شیرەمەنی ئارەوەڵە ماس پەنیر دۆرێک هێرکە هەنگوین ڕۆن ئەمان مامیتان پێیاکر و دیارە چەند ساڵەیە چوانی مدەمەکە لێرایی چەندێکە لەم گوزەری سەعات کۆیە کارەکە دەورەی 5 ساڵ لەم نا 5 ساڵێشێک وەک زانیاریت هەبێ ئەم شوێنە چۆن نانراوە سەعات کۆی وڵای من لەوە پێشێرە نەبووم لە پێنجێن نازانم ئەم بازارە تا چەند بۆ تۆ خۆشە بۆ تۆ یادگاریتیایە بۆ تۆ کەسابەتی تایە قەت یادگاریتیانە و کەسابەتی شتیان یادگاریی پێ ساڵەدا شتێکی خۆش ڕووی نەداوەمان ڕاستکەی خۆ هیچ ڕووی ئەمە ماست و پەنیر و دۆشتە چیە؟ ئەوقا من لە کرێتیشەم حەماڵیشەکە نەما ئاژمێنەیش حەماڵەکەم ئەو کرێ عربان بێ قەسەم ڕایشتن ڕۆژانە دیتان بازارە تۆ ڕۆژ کەسەبەت باڵە قوربان خۆ بازار بە ماندوو نەبیت سەرچاومێ مەشغوڵی چیت وەڵای خەریکی دوین ڕاستەکەم ینی ماستەکەی بەدۆ مازەکەی بەدۆ جوملەمان هەیە ڕۆژانە کرێنێرین بە دوگانەکان من مەشکەیە باشە چەنی پێچێت تاکۆیە بە دوێکی تاو تقریبان ساعتێکی بێت ساعتی بێچێ ساعتێکی بێت چکە ئەمە ئاوا هەیە سێری ئەوە بکە ترم ئاوا دروستە بێ ئیتر بە ساعاتێک دۆکە دروستە بێ ئاوە چەنی کەرە لێ دروست ئەبێ تقریبان کیلۆ نوێک بە ماس کەوتۆ ماسوای کیلۆ نوێ ماسوێ 2 کیلۆ دەرەچێت زاروە 2 کیلۆ زیاتر دەرەچێت جەنابێت شارەزای ئەم بوارەیت چ جۆرە ماستێ باشە بۆ دووازە ماسی ترش وایە ماسی ترش بە تایبەتی ماسی مانگا ئەو کات ئێمە بە زۆری ماسی مانگا ئەکەین بەهین بە دۆ وەکو قیاسات بۆ نمونە کیلۆی ماست چەندێ ئاویتی ئەکرێت وەڵای ئێمە بە کیلۆن ئێستا ئەمریکانی ئێمە 6 بۆ 7 کیلۆتی ئەەکەین 6 بۆ 7 کیلۆ ئێژێنی تر کەژانمانەیە بە 1 ساعت زانێ بە دۆ مەبەستی من ئەوەیە بۆ نمونە سەد لێ ماسی 4 کیلۆیی چەندێ ئاوی پێویستە بۆی دۆیەکی خەست و ڕێگوپێکی دێت ماس بەقەی خۆی ئایتیەکەی دوایی بە گوێرەی خەسی و ڕوونی تۆ ئایتەکەیتەوە ئەم گوزەرە ناوی سەعات کۆیە تۆ چی یادگارێکە لەگەڵ ئەم گوزەرە و لەگەڵ ئەم شوێنە هەیە وەڵای یادگاری من تقریبا 6 ساڵە لێرم وەڵای یادگاریش نازانم وەڵا کەسابەتان چۆنە ڕۆژانە تا چەند خەڵک ڕۆژانە وەکو معمیلی لێ هاتووە باشە ئیتر لەوە پێش باشتر و بەهۆی ئەم قەیرانەوە تۆزە خراپ بووە بەس هەر نەخوا بەزابێ هەر باشە ئەم گوزەرە زیاتر چی تێدا ئەفرۆشرێت وەڵا هەر شیرەمەنیە بە ماس و دۆ و قەیماغ و زرا ئەو شە شیرەمەنیانە بە زۆری وەک زانیاری و هەبێت ئەم کاک سەعیدە کە خەڵکی کەواکی ناوی تەها بووە خەڵکی کۆیە بووە چۆن پەڕیوەتە سلێمانی وەڵایی ئەوە من زۆر زانیاریم لەسەر ئەوە نییە ئەو کابڵە زانیم شوێنە وەکو شوێنێکی دیاری کراوی سلێمانی لات وەکو نامنیشانێک بە نمونە جەنابە گەوتی بۆ کەلار بڵێ لە گوزەری سەعات کۆیم خەڵک لێ دێ و دۆزێتەوە ئەروەڵا ئەروەڵا تر هەیە بە تایبەتی لە شوێنی دوورەیە وای دیێریانەوتێ یە بۆ ئێرە بە سەعاتاکە بە ئینوان ئەم گوزەری جەناتان تا چەند پەیوەندی کۆمەڵاتی تیا بەهێزە وەڵایی باش یعنی خراپ نییە بڵێن حاجەکەم پرسیوتی زیاترۆکو قسەی لێ کرد ئەوەندەی لەم گوزەرایە ڕەنگە لە ماڵۆ نەبێت وایە بە تەکیدەوە وایە جەنابە لە کەیەوە بۆ کەی لێرەی من لە 5 بیانیەوە تا ساعتی پێش بانگیوارە تا 6 وارە کاتەکە لێرە بەسەرەبەی هەروەڵا بۆ تۆ ئەم شوێنە چی ئەگەیەنە سەعات کۆی وەڵای چکا کەسابەتمان لێرێ شوێنێکی بڵێن خۆشە بڵێن لێرە کاسریان وەکو کڕیارێکاتی لە نەوەتەکانەوە لەم بازارانە هاتوشۆ خەریکی کەسابەتی ماسفرۆشتنی نەشە ساغ بەیاخوا بازاری سەعی تەها کۆیی کە گوزەرێکی بەناوبانگی شاری سلێمانی و تا ئێستا ژماوەتەوە ئەم ناوە لە چیوە هاتووە چۆن ئەم پیاوە بەڕێزە لە کۆی و پەڕیوەتە سلێمانی ئایا لێرە لەدایک بووە ئایا ژن و ژنخوازی بوو ئایا کار و کەسابەت بۆ چی ژن و ژنخوازی بووە پیاوە تەمان بەپێی لە قەبەکەی لە خۆی خەڵکی کۆی سنجا کە هاتوۆتە ئێرە بە حکمی کەسابەتی بە حکمی ئەو چاخانە و شتێکە هی بۆیە بڵێنەوەکانیشی هەر لێرە نیێسە لە ئازار لەو بەردووکانیان هەبوو تا ئەم ساڵانی دووش دوکانیان ماوە تر تەمان بە حکمی جن و ژنخوازی و پێمابێ هاتوێتە سلێمانیەوە بەسپارێکی بەڕێز بۆ بڵێن ناوبانێکی باشی بۆ خۆی دروست کردو توانێتی یارمەتی خەڵک بە ینی وەکو بنکەیەکی لێ هاتۆ خەڵک بۆ ناونیشان بۆ هەچی شتێ بۆ ڕابسیا هاتوۆتە ئەم جێگەیەوانە ئەم شوێنە تا چەند بۆتە شوێنی
بازارێکی پرجموجۆڵی کەسابەت و ئەو شتانە ئای بە حکمی کەسابەتەکە چکە پەیوەندی بە لادێ و بە شارەوە هەیە چکە ئێمە تەعامل لەگە هەردووکیاکەین هەم لەگە خەڵکی دەرەوەیەکەین هەم لەگە خەڵکی ناوشاریشە بە حکمیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵبوونێکی جوان دروست بووە لە ناو ئەم منتیقەیە هەم لە ڕووی کەسابەتیشەوە چکە بڵێن خەڵکی لادێکەیەتە ئێرە ماس و پەنیر و شتی وشکەی پێ لێرە ساغێکاتەوە ئەچێتە بازار ئەوی پێویستی پێێتی بۆ لە ژیانی ڕۆژانی خۆی لە لادیا ئەیکڕێکا بوو تێکەڵبوونێکی جوانی تیا دروست بوو هەم لە ڕووی شارستانی و هەم لە ڕووی لادێشەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی و خەڵکی ئەم ناوە چۆن گوزەر ئەکەن تا چەند پەیوەندێکی تونوتۆڵە بینیانە هەیە پێم وە بێتەوەی من لە ساڵی نەوەتەکانەوە کە لەم کەسابەتەیە تیا دروست بووم لە خۆشی ناخۆشی ناڕەحەتی هەر هەمووی وەکو برایەک هاو بەشن لەگەڵ یەکترە یعنی ڕۆژە لە ڕۆژان نمبینەوە دوکانارێ لەگەڵ دوکانارێکە طبعا لەوانێت گلەیەک ناڕەحەتیە بەڵام ڕۆژێ ڕۆژان نبینە بڵێ وەڵاو دوکانارە مانگێکە قسە ناکەن بەیەکەوە ئەمەنە پەیوەندیەکی جوان هەیە لە بین یەکتریا تا چەند لێرەدا بەهۆی ڕەفاقەت و برادەرایەتیەوە ژن و ژنخواستی ڕوویدا بە نمونە جەنابەت کوڕێکت هەیە دراوسێ دوکانەکە کچێکیە چی داخوازی لێ ئەەکەیت مە تا چەند ئەمە هەبووە لە بینی زۆریان ناڕوویە هەر بۆ من نێستم خۆم لێرە دوو زاوام هەیە نەسێن ماشەڵڵا گەنجماویتەوە لەبرۆ وەکو ئین هەیە دۆساتی زۆر زۆرە پەیوەندی کۆمەڵاتی زۆر بە چکە هەموو یەکتی شارەزای ئێستا ئەمەوەی لەم بازاڕین ناکەینە ماڵەوە ئەوەی لێرە لەگەڵ یەکتریا شارەزابوون لەوانەیە من ئەوەی لەگەڵ دراوسەکەمان ناخی شارەزا بم ڕەنگە لەگەڵ براکەمەوەە نەبوون چکە شەو ڕۆژ بێکۆین تەعاملی پارەمانەیە تەعاملی کەسابەتمانەیە خۆشی ناخۆشی یەکتریمان هەیە ئاشتەوایی باڵی بەسەر ئەم شوێنە کێشاوە شوێنێکی پڕئاژاوە نییە یەکشی بێ بڵم لەم سەر بۆ سەر هەموو لایەنەکانی تایە بەڵام ئێمە لێرە کاسبکارین هەچ کەس تۆ سەر بە چ لایەنێکی لە ناخی خۆتە بۆ خۆتی پێویست بوو ناکەم من بە چ لایەنێک بۆم خۆم فەرزکەمە سەر ئەویکە ئەوە نییە لێرە پەیوەندەکە بوویم پەیوەندی کۆمەڵاتیەکە لەسەر هەموو شتێکن وڵات کەس باکی نییە بنەسە لە ناخی خۆم من هەچی حیزب من پەیوەندی بە خۆمەوە بەڵام وەکو لایانی دراوسەتیەکەم بە هەموو نیە ناگۆڕمەوە چ یادگارێکی خۆشە هەیە لەگەڵ ئەم برادرانەی ئێرە وەڵڵاهی یادگاریمان زۆر زۆرە بەچکە ڕۆژەوە بگەڕیتەوە وەڵڵاهی بڵم شتێکی خۆشی وەکو چۆن ئەمەنە ینی ڕووداوەکان زۆرم بێکوانە شتکردینە تەعاملی کەسابەتە تەعاملی خزمەتیە تەعاملی ڕەفاقەتە داوەت و داوەتکاریە لە بین یەکتی ینی زۆر جارت ڕێکەوتە دراوسەیەک هەموو گوزارەکەی داوت کردووە یان وەختیا بەیەکەوە چین بۆ سەیران لەم سەر بۆ سەر هەرەمانکۆ بینەوەە ساڵی کەڕەتێ دوو کەڕە دەچین بۆ سەیران ینی ئەم شتانە هەیە لە ناومانە خۆ دەزانێت کاچی بۆ سەیرانیش هەموو تەمەنەکانی تیا بڵین گەنجی تیا پیری تیاتی هەفتا ساڵە لەگەڵمانەیە بۆ سەیران کاچینێ خۆشترین جەوی هەیە هەر هەموو بەیەکەوە هەڵەستێنا حازرەکە ئەو هەڵەستێ خەریکی زەڵاتی ئەو خەریکی چێژێنا ئیترەوە من یعنی یادگاری زۆر خۆشەیە تا باس ئەم شوێنە وەکو میراد ماوە تۆ بۆ نەوەکان بە نمونە جەنابەت کە دوکانێکی لێرا بێت کوڕەکەت بۆم نێتە شوێنی دۆستبێنێ خوا نەخوازە ئەگەر مردی بۆ نمونە ئەو بەرەوانە حاجی حەمەلالە بۆ سەر کوڕەکەی لێ فاتیحە کاک دەلیلوانە باوکیان بوو کاک نووری حاجی نووری باوکی لێ بۆ ئەو مەحموی حاجی حسێنەیە باوکی لێرە ماسفرۆش بووە ئەو حاجی ڕەوفە هەر لە مناڵیەوە لەگەڵ ماسا خەریک بووە ساعتاکۆ ینی حاجی نووری ئەوە تا لە مناڵیەوە لەم بازارە بوو لەبەرۆ بازارە جیل بە جیل دەسە گۆڕێتەوە سە من کوڕەکەم هەر لە تەمەنی 9 ساڵیوانە خەریکی ماسوورەشی بووە لەبەرۆ لەگەڵ خوێندنەکەش هەر لەگەڵای چکە ئەم کەسابەتە ئەم تەعاملاتە چکە دوو نوعینی تیا یەکەم لە زەتێکی ڕەفاقەت و دۆستایەتی تۆ لەگەڵ دوو چینی جیاوازە تێکەڵە بیت ئێمە بڵێن بەیانیان لەگەڵ خەڵکی دەرەوە تێکەڵە بین یە ڕسمان بۆێنێ لە سەعانەوە بە دواوە لەگەڵ ناوشارەکە تێکەڵە بینەوە یە ڕسمان لێکڕێ کاوبوو ئێمە تێکەڵەیەکی جوان نەک تێکەڵێکی ناشرین تێکەڵێکی جوان ڕوومانتیەکە چەند پەیوەندی هاتوچۆ و سەردانیکردن لەگەڵ خەڵکی دەرەوەی شارە چون خەڵکی دەرەوەی شار ئێوە خەڵک شتان بۆ دێنێ تا چەند خزمانی دروست بۆ لە بینتانە مەسەلەی خزماتیەکەش نا زۆر جار ئێمە لایانی ڕەفاقەت و دۆساتێکە زاڵ بێ بەسەر شتەکانیشە ئێمە چەندەها جار داوەتمانەکەن چین بۆ لایە ئەوانیان بۆ ئێرە ئێمە خزمەتیان نەکەین نەخۆشیەشتێکیانە بێت تەلەفۆنمان بۆکەن منعەتمان نێت چین وەرەقەی دوکتۆریان بۆ برنشان بۆ برین نەک ڕووی مەسلحەتەکە چەندە مەسلحەتەکەماندا ئەوەنە دۆسایەتەکەمان بردوتەوە تیار چکە لایانی دۆسایەتێکە زۆر زۆر جوانترەوە لە ئینەکە چکە مەسلحەتەکە یەت و ئەڕوا بەڵام دۆسایەتی ئەم دەقەیە من جەناتم بینەوە ڕەنگە ڕۆژێکە ببینەوە مەرحەبایەکەم دۆسایەتیەکەم بردوتەوە لێ بە تەلەفۆن تەکسییان نات بۆ ماڵەوە مەحەلەی کاکسایی ئەلوا بوو مناڵ بووم بەفکرم بیە ساعتاکۆی قوربانەمە محلێکی هەبوو ئەلوا تەکسی پێ بوو
ئەوە زستانان زمە لە پیاوابات هاتناو ئێرە پێڵاوە لە پیا کرد سعە کاکۆیە بەرادرم بوو لە سێرەی جەناب گوێتەوە گوارێ زۆر خۆشگەڕە بوو ئەی مادەمێ کاسپێک ماڵنەوە خانەی من تۆم زۆر خۆشەوی ئەو خەڵکی کە لێرە ئاکۆی کرێتەوە هەمووی بەڕێزەوە بە حرمەت و سەیری یەکەکە وەکو برا یان وەختیا بەیەکەوە چین بۆ سێران نەمسەر بۆ سەر هەرەمانکۆ بینوانە ساڵی کەڕەتێ دوو کەڕە دەچین بۆ سێران یعنی ئەم شتانە هەیە لە ناومانە چەند ساڵە لەم گوزەرەدا کاراکەی والله من لە هەفتا حوتەوەم ئیشاکەم بەس لە 92 ئەم دوکانم هەیە لێرە ئەجنا زوو لە بەیانی ماستەر يعني 40 ساڵ بەڵێ 40 ساڵ تەمەنێکە ئەرە وڵاتی تەلەبەی شەش ئیبتیدایی بووم بەیانیان زۆر هاتمەتە بازاڕیشم کردووە سەعات دەچوون بۆ مەکتەب لە دوو هاتوۆتە بۆ ئیشکردن ئەوها تەمەنێک هەتا ئێستا خەریکم کاسیان چی یادگارێکی خۆشە لەگەڵ ئەم شوێنەیە هەیە وڵی نەوەتەکان زۆر خۆش نەوەتەکان تا 2000 ئەدی بەیانیان زوو وەختی یابوو 20 ماسمان بۆ ها 10 دەلام لە جێبێکا بوو نازانم چۆن جیانە بۆ ئەو وەختە واش بوو زۆربەی شێژی کلاشی کۆفێک وڵای پێ بوو لەو گەرمیانەوە دوو تەن ماسمان بۆ باتایە 20 کەس لەگەڵا سەرەکە و بەو سیارە ئەو چیسە خامە ئاتە خوارەوان ئەو سائیشەکە زۆر پوخت و خۆش بووە ئێستا نەبوو خوانە بێزە ژیانەکە خۆشترە بەس خەڵک مەشغوڵترە ئەینا ئەو سال لە دیەکە سیارەیەکە باشە جەنابێت ئەو برادرانەی کە لەم گوزەرە لەگەڵ جەناب تابوو هاچەند لە ژیانە ماون ئێستا واللهی ئەوەی کە زۆر مابێ سێ کەسیان ماوە ئەوە دواییتر تازەی و گەنجە و مناڵی ئەوانەوە باشەکە تۆ ڕۆژانە بەم شوێنەدا ڕاگوزەرەکەیت یادگارەکانی ئەو برادرانە بیر نایەتەوە کە لێرەدا لەسەر لە ژیانە نەماون ئەو ئێمە من جادێ هەمووی قوڕ بوو ئەبواە زستانان جزمە لە پیابابات هاتناو ئێرە پێڵاوە لە پیا کرد ئەیتر ئەنج ئابواە هاوینان دایمن بە تەشت عریفکەریمێکمان هەبوو لە خواعافریکا بەلوعەیە ئایە بوو تەشتێک ئەجا دوای نیۆڕۆ بە مەسینە و بە تەشت ئەم گوزەرەمان ئاڕشێنە کرد و هینمانە کرد و باشە کاک سعید خوالی خۆش بێت سعید تەهاکۆی کە ناوی ئەم شوێنە بەناوە نراوە تا چەند یادگاری لەگەڵەوە بەڕێزەیە هەیە ئەو پیا لە تەمەنی منانە بوو ئەم بینی بەس من لە ڕووم ناها قسەکەم ئەو ساوە گێسە نەبوو یەکێ زۆر بە تەمەن بایەتی گەنج و مناڵ کاروانە نات ئەو محەلەکەی لەو بەرەوە بوو بەڵام خوارەی نەسێن دوو کوڕی چاکیە کاکەمال و کاکەریم و هەردووچیان خەڵکات چۆن بوو خەڵک چۆن باسییانە خۆشەویست پیاوێکی خۆشەویست چون خۆی خەڵکی ئێرە نەبوو کە هاتە ئێرەش جێی خۆی کردەوە ئەم گوزەرەر بەنای ئەوە دەرچوو ناوەکەی و ئەژینا خۆی دەوڵەمەند بووە بوو نەوەڵا زۆر دەوڵەمەند نەبوو وەسەد بوو تیم نقلیاتی تەکسی هەبوو شاخانەیە هەبوو تەکسی هەبوو چاخانەکان خۆی دروستکی لیا بە کەپرودار تر دوایی کە ئەم شارەوانی و بە لە دێشتە پیا بوو ئەم مڵکە ساحب مڵکەش کاتێکی چاخانەکەی ئەویان لابرد و خستیانە سەر مڵکەکەی هەرەوە باشە ئەم گوزەرە ڕاستە وشکەوشتی زۆر تێدا بەڵام زیاتر بە گوزەری ماسفرۆش و پەنیر و بابەتە شیرەمەنەکان ناسراوە چۆن ئەمە ئاوای لێ هاو ساڵی دوای 2000 وای لێ نان لەوە پێردێرە تەماتە و ترێ و خەیار و وەک علوەی دێهاتی بازیان واوە بە تایبەتی هەموو دێکانی بازیان دوای 2000 بای وشکە فرۆشتن و شتی وشکەش کەم بووەوە ئەم سیارە و تەوزیعات و بوو بە ئەرزە فرۆشتن و ئەرزەکڕین و مەڵک فرۆشتن ئەو ئیشە نەما ئەو ئیشە بوو بە ئیستراد و کوردی خۆمان نەما بازاڕی سەعاتاکۆی چی بە تۆ ئەبەخشێت وڵاتەوان من ماڵ و مناڵم لە ما گەورە کردو و ژیانێکی خۆشە و خەڵکەکەی هەمووی بە عام مسڵمانە و وابزانام یەک نوێژنەکەرمان هەبوو ئەویش لێرە نەما ئیدارەی نەکرد ئەیتر کە بانگە فەرمێ زۆر خۆشە لەم سەر بۆ ئەوسەر ئەم دوکانانە لەو مزگەوتا کۆبینەوە ئەجا تەبایەکی باشمانەیەش کرد مزگەوت نەخستانێکی بێت تەواوەکەی نێچە نەخۆش بێ یارمەتی نێکی فەقیرە ڕۆکاتە گوزەکەمان ژنخوازی تا چەند ڕوویدا بنمونە جەنابێت دوو کچت هەیە کچێکت هەیە کوڕێکت هەیە ئەچی لە دراوسە دوکانەکەت کوڕێکیان کچێکی هەیە تا چەند ئەمە ڕوویداوە کچی تۆ بۆ ئەو کچی ئەو کوڕی ئەو بۆ کچی تۆ ئاوا بەمشی ئەم تا چەند مە ڕوویداوە بۆ خوا ئەوە ڕووی ناوە چون مناڵی ئێستا هەمووی تەلەبەیە کەمتریەتە ئێرە یەکتری نابینێ کاک حاجیگیان سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام جەنابێت لەم گوزەری سەعاتاکۆیەدا چەند ساڵە ئیش ئەەکەیت والله لەدایک بووم ئیشم کاسپی و کاسپیم کردو 50 ساڵێکە بێ لێرەی 35 جوی باشە ئەم بازاڕی سەعاتاکۆیە چی بە تۆ ئەبەخشەیە چ یادگارێکی لەگەڵیا هەیە والله بۆ کیچی وەکوی چۆن ژیانە گوزەرانەوە لەگەڵ خەڵکە والله ژیانی خەڵکەکەی ئمڕۆ باش نییە خەڵکی ئمڕۆ خراپە باسی ڕابردووەکەین باسی ئەو کاتانەکەن کە لەم سەعاتاکۆیەدا خەڵک بێ و کار و کەسابەتی لەم سەعاتاکۆیە ئەو ساکە خەڵک باش بوو خەڵک ڕەحمیانەتی بوو زەمین وجدانی بوو درۆی نەوە کرد ئێستا خەڵکەکە ڕاست ناکە زەمین وجدان نەماوە هەرکێ بۆ خۆیەتی دوکانی خۆتە دوکانی خۆم
ئەو ڕفیقانەی کە لەگەڵ توابوون لەم گوزەرەدا لە ژیانە ماون تاقوی تەلایان ماوە نەماوە مردون خوالیان ئاراوەڵا خوالیان کاک حاجیان جەنابێت ئەم شتە وشکانە فرۆشتی کەو نەفرۆشتووە ماست و ئەو شتانە نەفرۆشتووە نەوەڵا بەس ماوەیە خەریکی تەماتە و مەماتە و تەماتە و بامێ و چت بوو ئەڵێن ئێرە کاتی خۆی تەماتە و تریۆشتانی دەوەکو عالوێک وا بووە بەڵێ کاک حاجی جەنابێت کاک سەعید بینی بوو کاک سەعید تاهاکۆیی سعە کاکۆیە بەرادەرم بوو لەسێرەی جەناب دوولێتەوە گوادێ زۆر خۆشگەڕە بوو ئەی مادەمێک کاسپێک مامنەوە خانەدە من تۆم زۆر خۆشی کابراایکی چۆن بوو خەڵک خۆشیان نەویست وەڵڵاهی پیاوە بەرنامەی چاک کاک حاجی چی یادگارێکە لەگەڵ ئەو پیاوەیە هەیە چی یادگارێکە لەگەڵ ئەو پیاوەیە لەگەڵ کاک سەعیدا ئەو کاک سەعید پیاوی چاک بوو وەڵڵاهی خوا لێمان سەر هاتێکتان بەیەکەوە نییە بۆ مەباسکەی نەوەڵڵاهی هیچ یەکمان نەوە مەرحەبایی سەیارێکەمان بوو لەم ناوە باشە وەکو تۆ بزانی چۆن بوو ئەو کابرا هاتەتە سلێمانی و خەڵکی کۆیە بووە وەڵڵاهی نازانم بەسوتی ئەم زەوتانمانە دروست کردووە و ئەم ناوە شۆڵ بووە و ئیتە حەوا باز ئەوانە کرد بۆ من باز ئەو مۆزوحانەیە کرد هەنیشت مزگەوتی شێخ سەلام کاک سەعید دروستی کردووە بەخوا دەست ئەوشی تیا بووە دەست ئەوشی تیا بوو کاک حاجی پەیوەندی خەڵک لەم گوزەرا چۆن بۆ پەیوەندیانگە باش بۆ ڕێک و پێک من خەڵگەگەلێکە پەیوەندی ئاشتەوایی هەبوو لە بەینیانە تازەیان زوو باسی زووە باز زۆر چاک بوو زوو باش بێتەکە خراپ هاتو چۆ لە بینی دراوسێ دوکانەکانە هەبوو ئاراوەڵڵا هاتو چێ عایلەی ئاراوەڵا هەموو بەیانیان تێن سەلامان لێکن و سەلامیان دەسێنینەوە و خەراتنیان نەکەین و تو عایدەنا بەیانیان کە زوو هاتنە سەر کالێرە چیتانە خۆن بۆ نانی بەیانی وەڵایی من حەبیانیان لەمان نانەخۆم نیمەڕان لێرە نانەخۆم هەرچی خوا کردی دڵم ئەتێ دڵم بردی ئەوە مالی چەند تۆ کاک حاجی مالی 39 39 یعنی 78 ساڵی یاخوا تەمەندرێت ئینشاءالله ڕاحەکەین ئەحواڵە چۆنە جەنابێت کێشان ناکەی وایە بەڵێ چەند ساڵە لەم گوزەرەدای تقریبا چەند ساڵە لە نەوەندووە لێرە چی یادگارەیەکی خۆشی لەگەڵ بازاڕی سەعات تاکۆیە هەیە ئەوەی یادگاری خۆش بێنەما هاچی هەم بە خەفەت و مەراقات سەرمان بردوو خۆش هەمویانە بیربردین و چەند ساڵە خەریکی قەپانی وڵات دەمێکە ئیشۆنەکەین تقریبا لا پێ دەڵم لە 92 من لێرە خەریکە میشە کاک حاجەمە چەند کیلۆ کێشێت وڵات تقریبا 80 کێشێ و 90 کێشێ خۆ تاق کیلۆگان لەسەر 110 کیلۆ قەپانەکە باشە ئەم بازاڕی سەعات تاکۆیە تا چەند خەڵکی کۆ کردوتە لێرەوەکو خزمەت و هاوڕێتی لێ هاتو لێرە وڵات خەرکی زۆر کۆ کردوت ئەو خەڵکی کە لێرە کۆی کردێتەوە هەمووی بەڕێزەوە بە حرمەت و سەیری یەکەکە وەکو برا ینی جیاوازیت یان نییە لەم بنتیکە پەیوەندی خزمەتی باشە هەمووی لە برا چاکتر نەک خزمەتیش سەد چاوم بەخێر بێت جەنابێت چەندێکە لەم گوزەرەی سەعات تاکۆیدا کار ئەەکەیت ماوەی چەندێک من بۆ ماوەی تقریبا 30 ساڵ زیاترە ماشاءالله تەمەنێک بەڵێ سەد چاو ژەرم ئیشی وشکەتەکە باوکم ئەمە لە باوکمە بۆمان ماوەتەوە من پیشەی باوکم بووە نەماوە ناوەڵا ئەمریکای کردو یۆرە لی خۆش بێ شەڵای وشتەمان درێژ بن ئینشاءالله ئەم گوزەرە بە گوزەری سەعات تاکۆیی ناسراوە وەک بزانیت لە چی و ئەم ناوە هاتووە ئەم ناوە کابراایکی لێ بۆ خەڵکی کۆیە بووە سەعید تاکۆی بەنای ئەوە ناوراوە گەراجیشە بۆ لێرە لێوازم نەفەر ئیشی نەفەر و شیوان کردوێتە گەراجی سەعید تاکۆیان ناوناوە چاخانەشیە بووە چاخانەکەی حاجی تۆفیق بووە برادەوتان چاخانەشی دانا بە کەپڕوشە دروستی کردووە بەر بۆی تر نازانم چاخانەی یا بۆ من بیرم نابەز وتیان ئەو لێرا بۆ کاتی خۆی ماوەی ئەم 30 ساڵی تەمەنەی کە تۆ لێرەدا کارەکەی چی بە تۆ بەخشیوە چی یادگارێکی لەگەڵێ هەیە کەسابەت بووین و فێری ئیش بووین یعنی ئەوە نەبێ بڵێ تەماڵی بکەی فێری ئیش بووین لێرا فێری کەسابەت بووین پەیوەندی خەڵک چۆن بۆ لەم ناوچەیە لەم شوێنەدا لەم گوزارەدا لە هەمووی چاک بووە هەمووی خەڵکی چاک و خەڵکی دەرەوە بووە بڵێن ئەوەی هاتو تێرە زۆری خەڵکی لادەکان بۆ دوکانی داناوە ئەم شوێنە بۆتە شوێنی خزمایەتی بە نمونە ژن و ژنخوازی بۆتە شوێنی پەیوەندی ئەوەی کە هاتوچێ عایلەی دروست بێت راوسێ دوکانەکە راوسێ دوکانات لەم ناوە زۆر باش لە فەرقیە لەگەڵ بازاڕە ئەم ناوە بە حکمیەوەی خەڵکی زۆری خەڵکی دەرەوەیە زۆری خزمی یەکە کەسی یەکە هیچ یادگارێکی خۆشت نێومان گەڕیتەوە وڵای ئەم ناوە سەرهاتێک ئەم ناوە هەموو یادگارە کاتی خۆی ئەم ناوە وەکولانەیەکی ئەو نقصانەکان وا بووە جەمالی پێبوو پیان و جەمالە ڕنگۆ ینی ئەو خۆش بوو یادگارەکانی ئەو خۆش بوو لەم ناوا بوو ینی یادگاری زۆرتیایە خەڵکی لادەکانە هاتن تا سەعات 12 لێرە دوکان هەبوو دوای 12 ناوە چۆڵ بووتر هەمووی
شتیانێنا لە هەموو منطقەی بازیانەوە جێب بوو خەڵکی لادێ ماس و پەنیر و ئیتر ئەم شتانیانێنا لێرەیان فرۆژ نیوەڕۆشتی کەیانەکەڕی ئەڕۆیشتنەوە یادگارەکەی خۆش بوو لە لادیەوە هەموو لوێکی ژوا بووە ترێ و تەماتۆ شتانیان هەموو شێک تەماتە بڵێن بامێ ئەو شتانی بازیان کاشی دەگمەن بوو ئاهات ئێرە فرۆشە باشە کەسێک هەیە بۆ نمونە لەم بوزەرەدا هاوڕێی تۆ بێستە لە ژیانە نەما بێ یادگاری لای تۆ بەجێشتێت نە باوەڕ ناکەم بڵێن ئەوانەی کە زۆر بەتەمەن بوون زۆران ئەمری خۆیان کردووە بەس حاجی مەلەعارف ماوە لە ژیانە ئەوی تیا ماوە کۆنە هینە کۆنی تیانە ماوە لە ئینسانە بەتەمەنەکانە بەس سعی دەبینی بوو من بینی بووم بەڵێ باوکی کاکەمالەوان وەزامسە کوڕەکانی مەعمەری بلۆشیان هەبوو لە تانجەرۆ کابرایەکی چۆن وەرە ناو کابرایەکی چاک بوو خەڵکی منتەقەی کۆی بوو کابرایەکی چاک بوو پەیامی ئەم جارەشمان لە گوزەری سەعاتاکۆییەوە گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت